مارسە ڕۆژی جیهانی ژنان پیرۆز بێت لە تەواوی ژنانی ئازادی خواز و ژنانی کورد بە تایبەتی ژنانی پێشەنگ و تێکۆشەر ئێمە وەکو کەمپینی یەکریزی ژنان بۆ دژی داگیرکاری و تونند و تیژی ویستمان ڕێپێوانێکی گەورە بکەین بەڵام زۆربەی لە ڕێکخراوەکانی ژنانمان بان کردووە نەهاتوون بەداخەوە ئەوەی کە هاتوین ئێستا لێرە ئامادەین بۆی ئەم گردبوونەوەیە ئەەکەین ئێستاش وتەبێژی کەمپینەکە کە ژاڵخان لێدوانی کەمپینەکە ئەخوێنێتەوە پێش ئەوەی لێدوانەکە بخوێنێتەوە چەند ساتێکی کەم بۆ گیانی پاکی هەموو ئەو ژنانەی کە بە ناحەق کوژراون و ئەو ژنە شەهیدانە ڕائەوەستین. بە یەکریزی ژنان و هەوڵدانمان ئازادی و مافەکانمان سۆگەر دەکەین. ژنان سەرچاوەی ژیانن نەک کاڵاو بووکەڵە. ڕۆژی جیهانی ژنان 8 مارس لە تەواوی ژنانی کورد و ژنانی جیهان پیرۆز بێت. بە ڕۆحێکی ژنانە و ئاشتی خوازانەوە هەموو ڕۆژێکمان دەکەینە 8 مارس لە پێناو کۆمەڵگەیەکی تەندروست و ئارامدا. لەم سەدەی 21دا ژنانی کوردستان و جیهان ڕۆژ بە ڕۆژویست و ئارەزویان بۆ ئازادی زیاد دەبێ چونکە ئێستا ژنانی کورد لە جیهاندا بوون بە جێگای شانازی و ئیلهام بۆ تێکۆشانی ئازادی. مەی ژنان تا زیاتر هوشیار بین و ڕێکخراو بین بە هەڵوێستێکی پێداگریەوە تێدەکۆشین بۆ ئاشتی ماف دیموکراتی دژی داگیرکاری و کۆمەڵکوژی ژنان ئیتر هیچ هێزێ ناتوانێ ببێتە ڕێگر و کۆسب. کێنەتکی ئەوێ بۆ خوشکەکانتان ناتانە لە چ بدە لە سەریانە ناتانەوە دەنیا ببەستن دەوەرن وەرن بیکەڕێن ئالەتکی چاکملایە چگەرە یاڵا ئەوە چێم دەگەتەکە لێرە بۆ چێکی لێرە چێ فرۆش نازانی شارەوانی مەمنوعی کردووە یاڵە کۆی کردوەی لەرە ڕۆ یاڵە دێ بەرە نەما شارەوانی مەمنوعی کردووە کۆمپانیا ناخوا دێ لابەر کۆی کردێ ماوە کۆکردی یاڵە چی لێ کردووە گاسبیەکەی بەخوا جوانە های های بۆ من نازانم تۆ بۆ لایەن دانیشتووی آخرين لهم ها